ئەم جارە لە بەرنامەی چ باسە باس لە پرۆژەی ڕووناکی و ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران دەکەم سەبارەت بە داشکاندنی قەرزی کۆن بۆ لە سەدا 50. سڵاوتان لێبێت بەڕێزانم، لەگەڵمان بن لە یەکێک لە بەڕێوەبەرەتەکانی سەر بە وەزارەتی کارەباین لە هەولێر دەمانەوێت بە دوواداچوو لەسەر ئەو داشکاندنەی کە بۆ قەرزی کۆن کراوە لە 150 حکوومەت. بەڕاستی قەرەباڵغێکی یەکجار زۆر دەبینم، هەر لە دەستپێکدا پرسیاری زۆر لە مێشکم دروست بووە. ئەرێ ئەو هەموو خەڵکەی لێرەیە هەر هەموو بۆ قەرزی کۆن هاتووە، بۆ ئەو داشکاندنەی کە حکوومەت لە کاتێکدا کە تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتووەیە خەڵک بتوانی پارەکە بدا. دەمەوێت بزانم کێشەی و هاوڵاتیانە چییە کە هەموو هاتوون سەردانی ئەم بەڕێوەبەرەتیە دەکەن و ئەم ڕێنمایی و ئەو بڕیارەی حکوومەت چۆن بەجێبەجێ دەکرێت و چ پێشنیازیان هەیە بۆ هاوڵاتیان. سڵاو دەبێ باشیت ئەوە چی دەکەنەوە لە پرۆژەی ڕووناچی؟ وەکو تیمەکانی پرۆژەی ڕووناچی بەردەستی لە هەموو فرۆشارەکانی ویزا فرۆشاری وزە یەک دوی هەولێر باشە لێرەین و ئامادەبوومان هەیە لۆ تۆمارکردنی هاوڵاتیان KYCش پرۆژەی تۆمارکردنی هاوبەشانی ماڵان و بازرگانی و دەکێکەوە دەست پێ کردێت تۆمارک ماوەی ڕاوەستا بوو؟ نا تۆمارکردن ڕانەوەستایە لەوەتی پرۆژەی ڕووناچی هەر لە بداتەوە مە دەستمان بە تۆمارکردن ڕاوەستان نییە نەخێر ڕانەوەستاوە چۆنێت تۆمارکردنەکەش ئێمە لێرە وەکو هاوکاریەک لە هاوڵاتیان لە هاوبەشانی کارەبا بەس چۆنێت تۆمارکردنەکەش لە ڕێی بارکۆدەکەوەیە و لینکەکە برێن دەتوانی داخلی لینکەکەی بی لەوێ زانیاریەکانت تۆمار بکەیت کە بە شێوەشی زۆر سەریح یعنی زۆر سادە شتەکان ئەو بارکۆدەکەیە. باشە هەر کەسێک لە هەر شوێنێکی کوردستان بێن لە ڕێ ئەو بارکۆدەوە دەتوانێت لە هەر شوێنە کوردستانی لە ڕێ و بارکۆدەوە دەتوانین ناوی خۆی تۆمار بکات بەبێ پارەدان و پرۆسەکە پرۆسەی تەواو خۆڕایە دەتوانێت ناوی خۆی تۆمارکە لە ڕێ ئەو لە هەر شوێنێک لە هەر شوێنێک تۆ دڵنیای لە هەر شوێنێکی دەتوانین ناوی خۆی تۆمار. ئەوانەی خۆیان تۆمار نەکردووە چیان پێ دەڵێیت تۆ؟ زەرریان چیە لە خۆ تۆمار بڵێن ئەوانەی خۆیان تۆمار کردووە ئەوانەی خۆیان تۆمار کردووە سوودمەند دەبن لەو برێن لەو سوودانەی کە لە پرۆسەی KYC هەیە وەکو ئاگادارکردنەوەی پێشوەختەکان لە داشکاندن لە چۆنێت پارەدان ئاگادارکردنەوە لەوەی کە بڕی پسوولەکەی چەند دەبی پسوولە قەرزداری پسوولەی کارەبایە لەوەی تووشی پسڕانی زیاتر پێویستی بە ئاگاداری بە دایرەی کارەبا نابێت. نەخێر پێویستی بە دایرەی کارەبا نابێت هە لە ڕێی ئەو تۆمارکردنەوە بە ڕیسالە بە نامە لە بۆ دێ کە دەکەینەوە بڕی کارەبایەکە چەند دەبی لە سەرتا هەموو وردەکاریەکانت پێ دەدەێت. چ دەڵێیت تا هاوڵاتی؟ بەڕاستی پرۆسی KYC پرۆسەی گرنگە پرۆسی خۆتۆمارکردن لە بۆی زۆر ئاگاداری کارەبایەکەت بینەوەکو کارەبایەکەت بپسڕە تووشی پچرانبی بەبێ هیچ ئاگادارێکی پێشوەختەیانی پرۆسەکە خۆی گرنگی سەرچەکەی لە ئاگادارەکانە. ئێستا کێشەی تو مارکێتە کارەبای توی بردیە ئی من چوویتە مارکێتیش لە بۆ بناتێت تێکەڵ بووە باشە بۆ وای لێ هاتووە دایر کارەبا غەڵەتی کردەوە چ گورتیان ڕووناچی لیگەکەیان لەسەری غەڵەت پێکردەوە لیکەکە غەڵەت بوو ئاکیل لە لیکەکەی غەڵەت ئێستا تو چاتی مڕاجعە بکەیت چ دەڵێن؟ ئەزاحیتم دەبێت کارەبایەکەم بافرێت ئی من بستەوە زێوی زبێتەوە جێ من هەر کەسی تو جێ خۆی غەڵەت کرا. تۆ گوتت کێشەمەیە کێشی چتەیە؟ کێشەم ئێوەم 5 ڕۆژە دێن پارەی بدەن پارەی بیری گشت و کالی تو کوشتپالی گشت و کالیە دێمە ساندرۆی دەرێ بڕۆ دلۆوانی دەرێ بڕۆ نەدیمی 5 ڕۆژە باشە ئەی لە ڕێگایە تو ئیپسولە ئەو تەکنۆلۆژیە لۆ نادەی لە ڕێ ئاپەکان نەگەڕایتەوە بە سفری هاتەوە بە سفری هاتەوە کەشفم بردیە هەموو تشتم تەواوە. جەنابەت چ کێشەیە؟ بەخێر بێ کاکە مەران سەرەتا دەستخۆشی لە بەڕێ سەرۆکی حکوومەت دەکەم بەڕاستی ئەو بڕیارە یعنی لە بەرژەوەندی گشتیە زۆر بڕیارش باش دەستخۆن ئێستان بخۆم فەلاعم 10 میلیۆن قەردار بووم ئێستا لوتی بەنیوە 5 میلیۆن واچ دەکەم بەس کێشەمان لە ڕۆتنیاتەکەی هەیە یان جێبەجێکردن باشە تو بەس پێم برێ خیندەواری تێوە نییە باشە تو لۆ لە ڕێ مۆبایلەکەت پارە نادەی ئیمە قوشتوکاڵی ئیپسولەی بەردەست نییە هێشتا هەندێکیان پێوەری زیرەک لە خەلل فەنیەکان هەیە
ناتوانم ئەگەن ئێستا ئیماڵەوە بەی پسوولە 2 ملیۆن بوو ملیۆن دیار ماسە کردێ بەڵام پشتکاڵی ئەوە هاتیمە لە سەعات 6 لێرکوانەما سڕێ بگرێت لە سەعانەوە دەرێ بلیت نەماوە دەبی بەیانی بێنەوە بەیانی بێت فقط ئەمە دەمانێت سو کارەکەمان لەو بڕاییکەن ئەگەنا بڕیارەکە بەڕاستی جێگای دەستخۆش دەست خۆش بێت ئەی جەنابەتی تو چییە؟ زۆر سپاس. زۆر سپاس بەنسبەت ئیمن وڵی ئیمن داتای ناداتن ئەمن لە ڕێکچی ڕەمەزانێوە لە گژمە و کارەبایە هەتا ئێستا دێم و دەچم هەدرێ داتای نادات داتای نادات تەلەفۆنم کردێ لە بۆ 1992 لاوەکان کردیە کامل کاکە داتایەکەمان لۆ بخینەوە لەبەرەوەی کارەبایەکی زۆرمان لێ دێتەوە هەتا ئێستا داتای نەدا مانجێ چەند دەدا؟ نازانم هەتا ئێستا کە داتای نەداتن نازانم چ کارە چەند دەبی خەریکی ئەو کارەی؟ ئەمن لە یەکی ڕەمەزانێوە لە گژم هەتا ئێستا باشە گلەی تێ لە کاربەندەکان لێرە؟ ناهیف گلە یەکم لە کارمان ئیشەکانی بە باشی زۆر بەڕێوە باش ڕابەز ئەوەندەیە وەسڵ نامێنێت طبعاً بەڕێزانم ئەوەی دەبینن هەموو فایلی ماڵانە لە هەر فایلێک دەیان فایلی دیکەی لە ناو هەیە ینی کێشەکان زێدەتر لەوە دانە کە وەخت خۆی لەسەر وەرەقە کاریان دەکرد بەڵام ئێستا خۆشبەختانە لەگەڵ هاتنی پرۆژێ ڕووناکی لە ڕێی تەکنۆلۆژیای تازەوە کارەکان ڕایی دەکرێت سەرڕای ئەوەش هەتا ئێستا وەکو دەبینین قەرەباڵغی هەیە هەم هاوڵاتی ئاشنایەتێکی زۆری بە تەکنۆلۆژیای سەردەم نییە هەمیش هەموو بەڕێوەبەرەتەکانی دام و دەستگاکانی حکوومەت تەکنۆلۆژیای پێویستیان لە بەردەستدانیە بۆ ئەوەی هاوڵاتیان کەمتر ئەرک بکێشن. جنابەت سێ تۆ قەرزاری قەرزام 2 ملیۆن و 160 چەندی دەوێت ئێستا؟ قدیم ئێستا هەمووی دەدەم هەمووی دەدەیت هەمووی دەم قەرزی کۆن؟ ئێستا 180,000 باش جانەکەم بەس پێم بڵێ تو خیندەوەرە نییە لە ڕێ مۆبایلەوە بدەیت دواتێ و قەرەباڵغی سوان پێش دەرکەدری 70,000 طبعاً بابەتێکی گرنگ بۆ تەواوی هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە قەرزی کۆنی کارەبایان لەسەر ئەوانەی کە پێش پرۆژەی ڕووناکی و بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ داشکاندنی لە 150 ئەمە بەڕێوەبەراتی کارەبایە خەڵک لێرە پارە دەدا قەرەباڵغێکی زۆرە بڕوا بکەن لە سبەینەوە بە سەدان کەس دەبینم کەسی بەتەمەن گەنج ئافرەت هەر هەمویان نۆرەیان گرتووە لە کاتێکدا ینی پارەدانی قەرزی کۆنیان هەر بڕەپارەیە کە دەدەیتە پرۆژێ ڕووناچی یان هەر وەسایلێکی دیکە حکوومەت کار ئاسانی کردووە چۆن لە ڕێگای ئیپسولەوە تۆ دەتوانی پارەکە بدەیت بە یەک کلیک ینی من هەندێک پرسیارم کردووە لە هاوڵاتیان کاکە بۆچی ناچی تۆ لە ڕێ ئەپەکانەوە پارە بدەیت دەڵێ دەترسێم حەز دەکەم لێرە وەستەکە وەربگرمەوە. پاشەوەی کێشەی بەشێک لە هاوڵاتیانم وەرگر لێتوانە هەر یەکێک بە شێوەیەک لە شێوەکان ینی گرفتی بوو کاک حاجی چۆنی باشی هاتی پارە بدەین ئەرێ وڵڵا پارەی قەرزی کۆن بەخوا قەرزی کۆنەکە ماکەمە بەس نوێیەکە گەرە زۆرە نوێیەکە زۆرە ئەرێ وڵڵا قەرزی کۆنت چەندە؟ قەرزی کۆن تقریبا 300,000 دیویتم بەس نوێیەکە زۆرە نزیک 700,000 نەدایە هیچ درایە ئەما لە بەوەی ئەو چار پێنج ماگەی ئەوەندا هاتووە بەس لێک قەرزە کۆنەکە دایان نا ئەم داوەڵوار سەرم گرتم بدەم ئەدی ئەو بڕیارەی کە دراوە قەرزی کۆن لە 150 داشکانی لۆکرا باشە؟ ئەو باشە پێشنیار زۆر دەکەم خەڵک بە ئەلکترۆنی پارەدا زیاتر یعنی سیقەچی دروستکەن زۆر خەڵکی دەرێت ناوێرین پارەی ئەلکترۆنی بدەین وچینە حیساب نەکریان تاخیر کارەبامان لە بگەڕێتەوە 150کە زۆر زۆر باشە دەستان هەتوو دەڵێ چی بۆ داشکانی 150 تا 100 زۆر باش ئێستا ئەمن ملیۆنە 375 قەردار ئێستا هاتمەوە پارەکەی بدەم نیوەکەی بدەم نیوەکەی بدەیت باشە تۆ بە چ دەدەی بە دەستی دەدەی لێرە دەدەی IP لێرە دەیدە بێفایبی دەدەی زۆر باشە بزانێنی ئەو پارەدانە چییە؟ کاکە ماندوو نەبی چۆنی باش ئێرە ژووری پارەدانە خەڵک دێ زۆر پارە دەدا باشە ئەوە ناتوانێت لە ڕێی پچوو لە پارە بدەن دەتوانن بەڕێی مۆبایلی خۆیان ئەکاوتی خۆیان چکامە حکوومەتە ئاسانکاریە لە بۆیان کردیان بە لە ڕێگای FIB ناسوالێت فاسفەی زیێن کاش بە لە بەشی ئیکسوڵە هەمووی هەیە هەمووی هەیە باشە تۆ وەکو فەرمانبەرێکی کارەبا ڕۆژانە چەند کەس بەڕێ دەکەی لێرە ڕۆژانە 70 تا 100 ئەوەش بەڕێ خەڵک حەز دەکا بەدەست پارە بدە
بەڵێ هەیە دەرێ وەسم دەوێت باشە ئەتو لە ماڵی خۆت با. ئەس دەکەی لە ڕێی دایرەوە پارە بدەین یانش ئەمن بەخۆم بە موبایلی خۆم دەدەم بە موبایلی خۆت بەڵێ. بەڵام هاوڵاتی زۆر زیاد هاوڵاتی دەوێت لێرە پارێ بدەم تۆ دەڵێەوە هەڵەیە کەمەیکە وەڵایم پێی دەڵێم بۆ ئەوەی نێر لێرە دانەنیشی سرە ناگری چاوەڕێنەکە دەبڕی موبایلی خۆی پارێ بدەم طبعاً لێر کوانە هەر هاوڵاتێک کە دەبینم دەیەوێت سوول لەو داشکانی حکوومەت کردوێتی لێ دەپرسم دەڵێ دەستی حکوومەت و سەرۆکی حکوومەت خۆش بێ لەوەی ئەو بڕیارەی داوە. ئێستا من میوانێکی زۆر گرنگم لەلایە سەرپەرشتیاری پرۆژەی ڕووناچیە دەمەوێت لەسەر پرۆژەی ڕووناچی لەسەر ئەو بڕیارەی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان چەند پرسیارێکی لێ بکەم هەوڵ دەدەم ینی زانیاری وردمان بدەیت بەدڵنیایەوە عزیزی باشە با بینە سەر بابەتی ئەو بڕیارە بەڕاستی ئەو بڕیارە سوودی چی بووە؟ دمشاکە کاکەمەران 75% هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان قەرزی پێشڕووناکییان لایە حکوومەت بە دەرفەتی زانی لاپەڕەیەکی نوێ بکاتەوە بۆیە داشکانێکی کردووە بە قەبارەیەکی زۆر گەورە و ناوازە بۆ ماوەیەکی دیاری کراوە بۆی هاوڵاتی بتوانێتن ئەو لاپەڕە نوێ بکاتەوە لە بینی خۆی و حکوومەت بەو داشکانە قەرزەکە کۆ بکرێتەوە و هەروەها هاوڵاتی سوودمەند بێتن و لە کۆتاییشدا کە پرۆژەکە بەرە و بابلین پرۆژەی ڕووناکی و کارەبا 24 کاتژمێریە لاپەڕەیەکی نوێ دەبێتن و دەچینە پرۆسەیەکی نوێەوە بۆیە داشکاندن لە بۆ هاوڵاتیان بە ڕێژەی 50% کرایە بۆ کشتتوکالی بە ڕێژەی 50% کرایە کە دوو بەشی ینی دوو توێژی گرنگی کۆمەلگەن هەم هاوڵاتی ئاساوی هەمیش کشتتوکالی و هەروەها بۆ بازرگانی و میری و پیشەسازیش کرایە جگە لە پیشەسازی زۆر گەورە ئەم داشکانە ینی داشکانێکی ناوازەیە بە خەبارەیەکی گەورە یەکەم جارش بەو ڕێژەیە بکرێتن بۆ لاوانەی لوی سێکتەرێکی تر نەکرابێ بەڕاستی ینی ئێمە دەبینیان دێ سێکتەری تر لەوانەیە 20% بێ بەڵام بۆ سێکتەری کاربا بەو ڕێژەیە کرایە کە لە 3 مانگەوە تا دەینۆ هەیە و پرۆسەیەکە هیوادارم هاوڵاتیان بتوانێت لەم وایە بدەن چکە هیچ بڕیارێک نییە درێژ بکرێتەوە و درێژیش ناکرێتەوە درێژ ناکرێتەوە تا دەی مانگی نۆمان لە پێشە هاوڵاتیان بێتە پێشەوە و پارەکەی بدە جێگەی خۆشحاڵیە کە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیاتیتە پێشەوە تا پێشەوەی داخلی ئەوە بم تا دەوروبەری سەعات دەکەم ڕۆ دووشەمەش نزیکەی 100,000 کەس یان 100,000 تێپەڕان 100,000 تێپەڕان هاوڵاتی سوودمەند بووە هاتووتە پوشە و پارەی داوە باشە ئەوانەی کە بۆ نمونە خەڵکێک هەیە دەڵێ من پارە نادەم چارەنووسیان چی بەسەر دێ بە پێی بریاری ئەنجومەنی وەزیران بریارەکە وایە کە وەزارەتی کارەبا و پرۆژەی ڕووناکی سەرپشی کردووە لەوەی دوای ئەوەی کە ماوەکە تەواو بوو کە دەی مانگینەوە میکانیزمێک بدۆزنەوە تا ئێستا میکانیزمەکە وازە هەنیە بەڵام من دەمێت تاکی لەوە بکەمەوە کە لەبەرەوەی درێژ ناکرێتەوە من داوا لە هاوڵاتیانەکەم زوو پارە بدەن چکە دواتر هەر بریارێک بدرێتن بۆی هاوڵاتی گلەی نەکەتن و دڵتەنگ نەبی ئێستا لە 150کە خەڵک بەشی زۆری پابنداوانی قەرزیان لەسەرێکی زۆری خەڵکێکی زۆر هەیە دەڵێ کاکە ئەو پارە چی لێ دێتن بۆ چێ دەڕوە پرسیارێکی زۆر واسە تەمان ئەو داهاتە هەر دەچێتەوە بۆ حکوومەتە بۆ بە شێرە زۆری بۆ سەکتەری کارەبا بەکاردێت کاکامران زۆر گرنگەمەوەی بزانین سەکتەری کارەبا ئەگەر داهات نەبێتن و ئەو داهاتە کۆ نەکرێتەوە لە سەکتەرەکە بەکارێت ئەم کارەبای ئێستا شەمانە بەڕاستی نامێنێتە تۆ با بڵێن دانەغازت هەیە بەرهەمێنانی غاز تۆ بەرهەمێنانت هەیە بەرهەمێنانی کارەبا دابەشکردنت هەیە سیانەت هەیە ئیدارەدانی ئەو کەرتەیە و هەروەها دەبی لە بیرمانژێت چێ پرۆژەی ڕووناکی جارێت تەواو نەبووە ئێستا نزگەی 85% کوردستان 24 کاتژمێریە 15% مایە و هەروەها بۆی کەرتەکە بەردەوام بێ سەکتەرەکە بەردەوام بێ پێویستە خەڵکیش بێ پارەی خۆی بداتن و بۆی بتوانین کارەبایەکی 24 کاتژمێری بەردەوام بە هاوڵاتیان بدەین هەندێک کەس هەیە دەڵێ من پابندم هەر جارێکە پارەی کارەبایان هەر پارەیەکی دیکە دێتە سەرە من یەکسەر پابندم پارەکە بدەم ئەو داشکاندنە پێتانوانیە سیستێک دروستکە لەوەی لەمە دووە هاوڵاتی کەم تەرخەم بێ لە پارەدا لاپەڕەیەکی نوێ تۆ پێش ڕووناکیت هەیە 75% هاوڵاتیان قەرزار بوونە قەرزیان لایە 50% هاوڵاتیان نزیکەی 150,000 و کەمتری لەلایە 80 بۆ 83% نزیکەی 250,000 لایە 20% هاوڵاتیان نزیکەی 80% قەرزەکەی لایە کاکامەران
و هەروە مەژمان لەبێ نەچێتن کە پرۆسی با بڵێن لە پرۆژەی ڕووناکی سێمانگی یەکەم داشکاندنێکی بۆ هاوڵاتیانەیە لە پرۆژە نزیکەی 6 ملیار لە سژدەمانگی ڕابردوو داشکاندن کرایە بۆ هاوڵاتیان پرۆسەیەکە ینی دەتوانم بڵێم بە خزمەتگوزاریکی بەردەوام و دادپەروەرانە بۆی بەردەوام بێتن. دێمە سەر خاڵێک کۆتاییە من لەگەر هەندێک هاوڵاتی قسەم کرد شارەزایان نییە لەوەی کە پارە بدەن زۆرتر لێرە کۆ دەبنەمە کێشەی گەورەیە ئیپسولەمانەیە پێم وایە وە چەندین وەسایلی دیکەیە خەڵک بتوانێت پارە بدا و هەندێک جارش باسدەوە دەکرێت لە دەرەوە خەڵک پارەی لێ وەردەگیرێتن نازانم ئێوە وەکو حکوومەت هیچ بڕە پارەیەک وەردەگرن لە ڕێەوە پار تەمەشا کاکامەران ینی هیوادارم ئەو پەیامە وازە بێت ئێمە ئیپسولەمانەیە پرۆسەیەکی ئاسان نوێ بێ سەرێشە بێەوەی گەرمابی بێ سرە بگری و تکت ببڕی و چەند لە ماڵی خۆت بە دەستانیە 15 پارەکەی خۆ دەدەیت بەرحاڵ دامنە ئەو هاوڵاتی نەیتوانی بیدە یان نەخۆ کێشەیەکی هەیە یان شارەزایی نەبوو لەو جوزدان و بانکانە ئێمە لە فروشیاری زیاتر لە 5 جاممان هەیە یان بێژ بەشمان هەیە کە هاوڵاتی دەتوانانی بێ پارەکەی خۆی بدا هیوادارم کەس لە دەرەوە بەگوێ ئەم و ئەم نەکاتن بڵێ وڵا بێنە پارەکەت بۆ بدەم بەو ڕێژە پارەیە بەڵام من دەمەوێت دووبارە تەرکیزەسەوە بکەمەوە کە ئیپسولە هەیە هاوڵاتی لەڕێ ئیپسولە بدا داتاکان گۆڕانکاری بەسەدادێ بەڵام ئەگە من تێکران معدلی داتاکانت بڵێمێ تا ئێستا 75% ینی لە خلالی ئەم ماوەی ڕابردوو تا ئێستا خەڵک لەڕێ ئیپسولە پارەکەی داوە کاتە پێویست ناکە بێ فرۆشیاری وزە پێویست ناکە بێ سرە بگری پێویست ناکە بێ تیکت ببڕی پێویست ناکە ئیجازە بستێنی لە شوێنی کارەکەت و بۆی بچی پارەی کارەبا بدەیت پەیام منەوەی بۆ هاوڵاتی هەلەڕێ ئیپسولە پارەکەی بدەتون و پێویست ناکە بێ سەردانی دایرەکە